بەتەنها جێم مێڵن ئەم شەو زریان ئەمچێنێت تەمەموش دامە پۆشێت مانگەشە و دەمڕفێنێت سڵاوتان لێبێت ئەمڕۆ شانزی سێە لە شاری هەڵەبجەین لە یادی هەڵەبجەیە دێتە گوێم ناڵە و زوڵمی زۆر بەدەست بەدی هامانەوە لە شارەکەی هەڵەبجە و ناوچەی ئاهوڕامانەوە بۆم بینا حەقی دوژمنان گەلی کوردی سوتانەوە دایک بەبێ سەرپۆشەڕوە باوک بەبێ جامانەوە هەڵە بجەکەم چ بنێرم بۆ مەزارێ چرام کوانێ بۆ کۆڵانی شەوی تارێ لە هەر کوێ بم ئەشکە باران یادگاریە لە هەر کوێ بم ئەشکە باران یادگاریە بزایەکیش کە دێتە لام نەچاریە بزایەکیش کە دێتە لام نەچاریە کوترێ بووی لاشتیە ڕۆوە ئاسمان نامەت پڕ بوو لە نێرگز و شێعری گۆران دەوارەوە کەلاوەیە بگرە باوایش تا بەخشەکان پڕ بناوە لە گوڵی گاش تا بەخشەکان پڕ بناوە لە گوڵی گاش. یەکێک لە دۆزراوەکانی شاری هەڵەبجە کە خێزانیشی پێکەناوە لە شاری سنا لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەمە خێزانی کامتان خێزانی ئەون سڵاو لێبێت تا چەندە خۆ بە خۆشحاڵەزانی کە هاوسەرەکەت کە سوکاری خۆی دۆزێتەوە لە شاری هەڵەبجە وەڵای زۆر خۆشحاڵم زۆر ئەنە زۆر پێ خۆشحاڵمەوەی کە هەم مناڵی هەڵەبجەم هەم کوردم هەمەوەی کە بۆم شانازیەوەی کە باوکم ئەو پێکەرە باوکمە باوکە ناوی چی؟ ئەنە زۆر شانازی شەگەم بە کەس و کارەکەمەوەی کە پەیانم کردووە فقط بەداخەوە توانم بێژم کە دایک و باوکمی سە نەماون هەڵێ زۆر خۆشحاڵمەوەی کە توانیم هەویە خۆم پیا کردەوە. لە چی شارێک بووی لە ئێرانە؟ لە سنە. لە تەمەنی چەند ساڵێت تۆ هەڵەبجە و نەبینیوە؟ یەک ساڵیەوە. ئەم جارە هاتیتەوە بۆ هەڵەبجە؟ جارێکی تراتمەوە مەراسمەکەی مەریەم بوو هاوناز تر دوایەوەی شەمێتە دووم جار ماتومەس. ئەو یادەوەرانی کە با بڵین بەسەر هەڵەبجە هاتووە و کارەساتی بەسەر هەڵەبجە هاتووە کەس بۆی گێڕایتەوە چیان بەسەر هاتووە چیان شتێکیان پێم وتووە نە هەموو شتێکیان پێم وتووە ڤیدیۆ شتێکم دیوە. ڤیدیۆی خۆتە هەیە ڕسمی ناڵی خۆمەیە نە ئەو کاتێکە ون بووم دوایەوە. ئەڵام شارێک لە شانزی سیایە کە شیما باران کراوانە ئەو کیمیاییە بۆنی سێوی دێهات ئەژڵێن خەڵکی هەڵەبجە ئێستا ئازە لە بۆنی سێو کۆمەڵە گەنجی شاری سلەیمانیمان بینی لە میادەیە هاتن بەڕ ڕوومان وتیان ئەها سێومان هێناوە بۆی ئاژبوونەوەیەک ڕووبا لە بینی لە نێوان خەڵکی شاری هەڵەبجە و سێوە ئێمە بەتەنها ئەو گەنجی شاری سلەیمانیمان نەدوان بەڵکو خەڵکی شاری هەڵەبجەشمان دوان لەسەر ئەوەی کە ئایا ئەم بۆنی سێوە یاخود ئەم سێوە لە نێوان ئێوە سێودا بۆنی سێودا یادەوەرێکی تاڵ هەیە ئەوانش وەڵامیان نینەوە زۆر چاکە چیتان هێنا بۆ ئەمڕۆ سێومان هێنا بوو بۆم یادە بەڵێ ئێمە گروپی سپین خوێندکارانی کۆلەژی پەروەردەی وەرزش و بنەڕەت بە دروشمی با لەگەڵ سێو ئاش بینەوە سێو تەنها بەمانای مردن نایەت عەجزێک هەبوو لە بینی سێو و خەڵکی هەڵەبجە سێومان هێنا بوو بۆی کە سێو بەکار هاتوو بۆ مردن ئەگینا سێو بەمانای ژیانی ژێمە کار لە ناو بازاڕەکانی هەڵەبجە ئەفرۆشرێ بەڵام هەندێک لەو خەڵکە سێویان تا ئێستا نەخواردووە ڕەنگە ئەمڕۆ بیخۆن مەرج نییە سێوەکەش بخورێت لەم ڕۆژەیە بەڵام هەر ویسمان ئاشتیان کەینەوە لەگەڵ سێوەکە و مەجموعەیەک سێومانە نابوو لەبەر ئێمە ناتوانین زۆر بکەین بەڵام لەوێ بەشداریمان کردبوو لە کاتی کۆنفرانسەکە ئەو گازەی کە لە شانزەی سێ هەشتا لەسەر هەڵەبجە تاقی کرایەوە بێلفعلی بۆنی سێویەدا دوجار هەر وەختێک بە تایبەتی ئەوانەی کە بەجددی بۆنی گازەکەیان کردەوە بەرکەوتوی ئەوچەکان هەر وەختێک ئەو سێوە ئەبینن بۆنی ئەو سێویێتەوە بەسەریانە هەمان بۆنی گازەکە ئەخاتەوە بیریان لەبەرەوە جۆرێک بۆتە واقع بەڵام بۆ ئەو جیلی کە دوای
کارەساتەکە گەورە بووە تا ڕادەیەک ئەوە ناسەوێت بەسەر تەواوی شارە بەڵام بۆ برینارەکانی چەکی شیمایی بۆ ئەوانەی کە بەرکەوتی ئەو چەکەن ئەوانەی کە بۆنی ئەو گازیان کردو بێرفعلەوە ڕاستیە. ئەڵێن هەڵەبجە پایتەختی ئاشتیە، ئەڵەن سلێمانی پایتەختی ڕۆشنبیریە، هەولێر پایتەختی گەشتیاریە. ئەمانە وایە کەی بینین؟ بەو شێوەیە کە باسێکان بەو شێوەیە نیە لە بەرەوەی پایتەختی ئاشتی پێویستە چەند خزمەت گوزارێکی بۆ بکرێ وەکو ئاشتیەک بسەلمێنرێ بەڵام بەداخەوەوانە کاتێکا بینیتە هەڵەبجە بەس 16 هەڵەبجەیەکان ئێرەیان بیرەیان یاخود مەسوولەکان بەس 16 سەر لەم شارایەن و دواترە گەڕێنەوەی تر هیچ کاتێک کوچە و شەقامەکانی هەڵەبجە نبینن کە چەند بێنازە بەڵام بەداخەوە ئەوەش ڕێەوانە. پرسیارێکی جوانە من پێم وایە هەڵەبجە هێشتا کەلاوە پڕە لە کەلاوە مەبەسم ئەوەیە. دوایەوەش هەڵەبجە دەڵێن شاری ئاشتیە باوەڕ بێت بەس بە ناو یعنی کۆمەڵی ناوی گەورە نراوە بە هەڵەبجەوە مەسەلەن پارێزگای هەڵەبجە مەسەلەن پارێزگای ئاشتی و کۆمەڵی ناو هەیە من لەگەڵ ڕێز و حورمەتمە بەس ناوەڕۆک نییە. وڵا خۆزگە هەڵەبجە نەک پایتەختی ئاشتی لە قەزاگەش بکرێتەوە بە ناحیەوە خزمەتی بکرایە دوجار وەگەوترێ ناوی زر و دەیوێران بنەمایەکی نییە خۆزگە ئەوانەی کە لە شوێنانی تر بۆ ناوی یەک کەس بەداخەوە بۆ ناوی یەک شخص لە شوێنانی ترەکرا با بۆ ناوی شارەکان بکرایە و ئەو وەختە تەسیری باشترێ بوو. ئەگەر بەبیری بێت ئەو ڕۆژە باران نەباری وانە؟ 16 سێ کاتێ ئێمە ئەو شەوەی کە چوینە سەر شاخی شنوێرە بەفر بوو یانی سەر شاخی شنوێرە بەفری لێ بوو سارد بوو. ئەی نانا مەبەستم بارانبارینە ئەباری و ینی هەبوو چونکە گۆرانەیە کە میدیا حسنێ لەڵێ سیروان دەخی لە بارانێت داکات. باشە مەسەلەن هەستەکەی ئەوە نیە ئەو ڕۆژە بارانیتانە باریەوە گە بارانێک بارایە مەسەلەن تەسیری ئەو شیمایە کەمترە بووە مشتێکی وایە ڕاستە؟ وڵای شتێکی وا بەس خەڵک معلوماتی کەم بوو لەسەر ئەو کیمیایە کاگە ئەو شتێک نەبوو خەڵک خۆداماوە لەکوێ بزانێت کیمیاییە ئەسڵەن خەڵک تا دوای کیمیایی لێشیە هەر نێزانی هۆکاری ئەوە چی بووە هۆکاری مرنەکە چی بووە خەڵک عەسکەری نەبوو تا بزانێت کیمیای ئەو شتانە هەیە. چەندی جارە ئێمەین بۆ یادی شاری هەڵەبجە لەو ڕۆژەیە بەردەوام نمی باران تاکات ئاخۆ ئاسمانیش ئەگری بۆ بشارە ئێمە بەردەوامین بەڵام پاش ناوبڕێکە گەڕێن وڵاتان دوور مەکەونەوە لەگەڵمان نابن. لە پاش ناوبڕەکەەوە جارێک سڵاوتان لەبێت چاوپێکوتم لەگەڵ کەسێکا کرد پێم وت ئەمڕۆ بەرپرسەکان هاتن لە وەڵام ماوتی بەڵێ ئەمڕۆ سیاسەکان لێرە و بەس هیچ پامیان پێ نەبوو هیچ پامیان پێ نەبوو هەر دانیشتم لەسەر کورسیتەوە میوانداری کراون بەس وتمە هیچیان وتی هەر بەڵێنیاندا وتاریان خوێندەوە ئەو وتی هاوڵاتەکە وتی بە قسەی ئەو وتی لە ڕویان نهات ئەم جارە پامی گەورە بخێنەوە وتیانەوە نەوەڵ ئەم جارە لە ڕوێن ناو هیچیانەوت حیچیانەوت ناوەڵا حیجانەوت لە ڕوێن نایێت زیاتریشان پێ ناکرێت تو هیچیانوت وتی قسەکانی پێشوو وتیان سەری ڕێز دانوێنین بۆ شەیدان لە پاشان وتی
دقەیەک کە ڕاوەسان بۆ شەیدان لەوەشیان خوارد بەرپرسەکان جا با بڵێ سوودی چیەکە کردار نەبێ دقەیەکیان لە ڕاوەسانی وەستان بۆ شەیدان خوارد بەڵێ خواردیان قسەیەک هەیە ئەڵێت دقەیەک هەیە بۆ شەیدان لەوەش ئەخۆن کێ بەرپرسەکان ئەمە وا بوو بەڵێ بەرپرسەکان بوو ئەمە ڕای هاوڵاتێک بوو لە شاری هەڵەبجە ئێمە بەردەوامی هەر لە ناو یادی هەڵەبجاین و باران دای کرد کەسێک ئەڵێ هۆڵێکی شتیانە ئەمە وایە مەبەستەمەیە مەبەستمەوەی ئێستا ئەوە بارانە ئەم خەڵکە بچێتەکەەوە یادەکە بکاتەوە ئێستا یادەکە کراوە بەڵام خوا ڕەحمی بۆ کرد بەیانی باران نەبوو بەڵام ڕەشەبەیەک بوو شەڵە بارانەکە بۆیە تا ڕەشەواکە ئەوە نە بەهێز بوو ئەنجاکون کەسی شتێ نەگەشت لەو مەوزوعە ڕەشەواکەی زۆر بەهێزی ئەو مەراسیمەکە بەڕێکرا یادی تاروشتەکانە مەبەستن بەڵێ مەبەستمەوەی ڕەشەبایەکی زۆر لە وتارەکان وەڵای من لە مەوزوعەکەیشا بووم بەڵام هیچ گوێیەکم لێ نەبووە بە ڕوونی بەرپرسەکان قسەیان کرد قسەکرێ بەڵام قسە چییە هەرە و کاتەیە قسەکرێ گیناوەکەوە دوایەوە هیچ هەڵەبجیان بیر نییە ئەوان جادەی تایبەتیان هەیە جادەکانی ئەوان تایبەتن وەرە بە بەرپرسەکانی ئێمە ساخوان و ناتون بێرە نا مەبەستەوە نییە بەناو هەڵەبجا جادەی هەمووخان تایبەتە بەوان ئەنجاکون ئەگەر هێن بەرپرسەکان دڵسۆزی هەڵەبجان باوەرن سێرکی بازارەکەمان بکەن بەناو بازاڕاوەرن ئەو کاتە لە هەڵەبجە تێگەن بزان هەڵەبجە چۆنە چۆن نییە چون وڵی من نەمبینیوە بڕۆن چونکە جادەیەوان ئەگەر بێژۆن لە هەموو خانەوەڕۆن هەمویان تایبەتیەوان وڵاتێک لە شاری هەڵەبجەیە بە پایتەختی ئاشتی دڵخۆشیت بۆ نمونە من بەستمەوەیە بە دیمەنەکانی دڵخۆشیت یان هێشتامایەتی بووی بگاتە پایتەختێکی ئاشتی و بێتە شارێکی جوان بێگومان زۆری ماوە مقابل و کارەساتەی کە ڕوویان لە هەڵەبجە زۆری ماوە ئێمە دایماڵین زۆری ماوە هیچیش ناکرێت ئێماڵین بە ئەوە بکرێت و هیچیش ناکرێت ئەکێکرێم شتانە نازانم نازانم زۆر بە ئیمەدم لەوە وعدەکان هیچ نییە هەمووی قسەیە گینا تێربووی کاکاروان تێربووی لە قسە شازی سێ ئەوەنەی بووە عرزکردنی سیارەی جوان و سیلاحی جوان و سیارەی جوان ئەوە نەبووە خزمەتکردن بۆ ئەم شارە کۆمەڵی مەسئولیت بە سیارەی جوان و بە حیمایە و پۆست بەسەرم خەڵکە داماوە لیاوەچێتەوە بۆ شارەکەی خۆی ئیتر بەسە و ڕۆژەیە نایەنەوە جارێکی تر نازان حاڵێم خەڵکە چۆنە دەفەرم کاکە وەڵە بێنە بازای لەکوێ عەرزی بەرنامەکانیانەکان گویا هیچ تابینی کاکە هیچمانەتیوە شانسەی سێ بۆ بە تێرکردن بۆ هەنێ مەسئول بۆ بە پارە دزی مەشەخۆن چۆن لە مەشەخۆن کاکە لە مەشەخۆنەرە وڵات دزیویانە لەم قەیرانەشا دزیویانە کاکە دڵنیا بە پارەیان دزیوە یادی هەڵەبجە بەڵێ دزراوە یەک هۆڵی بۆنەکانمان هەیە خەڵک هەمووی زانێ ئەو هۆڵی بۆنەکان نییە تقریبان ئەو پەڕی 200 نەفەر بگرێ جێگەی حیمایی بەرپرسێکی تیابێت حیمایەکانی بەرپرسێکی تیابێتەوە ئەمە هۆڵمان هەیە هەتا ئێستا نامە بەستمە زانی چییە هۆڵەکە بچووکە ئەڵێن هەڵەبجە هۆڵێکی هۆڵی بۆنەکانە بەس جێگەی حیمایی بەرپرسەکانی تیابێتەوە ئەنجاکۆن جگە لەوەش تا ئێستا هۆڵێکی شانۆمان نیە هۆڵێکی سینەمامان نیە ئیتر هەڵەبجە نازانم دڵی بەچی خۆش بێت ئەگەر من چاپیۆکە نەگەڵ بەرپرسێکا بکەم تۆ بڵێ بەڵێنی ڕاستبات باوەڕ ناکەم تۆ بڵێ بەڕێنی ڕاستبات بەڵێنی ڕاست لەوانەیە بەڵێنێک بات کە نیمچە ڕاست بێت یاخود ئەمڕۆ کە هەڵەبجەی بیرە بینێ هەڵەبجە کە بە شێوەیەکە هیچ خزمەت گوزارێکی نییە یاخود بێنازە لە هەنێشتەوە لەوانەیە بەڵێنی هەنێشت با بەڵام بیری ناکەوێتەوە تا ساڵی داهاتوو شانزەی سێ من لەم بەرنامەیە داوا لێ بردنەکەم وتم هیچ بەرپرسێک وعدم ما بە خەڵکی شاری هەڵەبجە کە هیچ بەرپرسێک چاپیۆکەتی لەگەڵا نەکەم وەڵای دەست خۆش بێ فکرێکی زۆر جوانە کردووە چونکە خەڵک لە بەرپرسان تووڕەیە بۆی ئەو تووڕێیەش ڕنگدانەوەی هەبێ لە میدیا و بەرپرسانیش بەخۆیان ناپچنەوە تێ بگەن لەوەی تووڕایی خەڵک لە چییە زۆر چاکە ئێمە کاتین بۆ یادی هەڵەبجە لە شانزەی سێە سێرەکەین لە ڕاگەیاندنەکانە بەرپرسەکان ئەڵێن پایتەختی ئاشتی بەس لێمانیاڵێن پایتەختی ڕۆشنبیری بە هەولێرەڵن پایتەختی گەشتیاری کە سێری شتەکەی خەڵکە لەمەوە نییە و بزات هەڵەبجە کە لە یادەکەی لە یادی کارەساتی هەڵەبجەین ڕاستیەکەیەوە زۆر هۆکار هەیە ئێمە تەمە ناکەین کە هەموو شارەکانی کوردستان پایتەختی ئاشتی بن پایتەختی پێکەوە ژیان بن بەڵام ڕاستی ڕەمزێکی گەورە لە هەڵەبجە هەیە کە هەموو دنیابێ شانازی پێوە بکە و کوردی شانازی پێوە بکە بۆیە ئەو لەقەبەی هەیە وەکو ڕەمزێک وەکو شتێکی معنەوی زۆر گرنگە هەم بۆ هەڵەبجە هەم بۆ کوردستان تەنها ڕەمز
ئیشەکە لە ژیانیانەوە تا کردداریش مەسەرەن سەنجی مەحەکە لەوەی کە خەڵک بەتەنها لە ناو مۆنیمنتەکەیە باخچە نەبینێت. من ئەمڕۆ ئەم شەو کاتونتە شاری هەڵەبجەم شوهر لێرە بووین گەڕین من و وێنەگرەکە سەری شارەکەمان گەڕەکەەکانی کەسێکیش ئەڵێت ئەڵێ بەس تەنها مردوەکانی لێنین شەیدەکانی لێنین ئیگەنا هەر سیرەکەی دیمەنی کارەساتەکەیە هیچ شتێک نەگۆڕاوت بە تەنانێک گەڕک نەبێ ئەویش کە کەوتۆتە سەر ماڵەکان خۆیان کە وەسعێکی باشیان نێ و مەسەنتوانیانە خانۆکان نۆژنکەنەوە. هەنێر کۆڵان هەیە بەڕاستی من ڕۆشتوم ئەم ڕۆژ ڕۆشتوم ینی بەڕاستی بەزەوەی تەرمەکان نبینی کە بەس تەرمەکان لابراوەینە هەر وەکو خۆیەتی ڕووخا و دیوار هەموو شتێک وەکو خۆیت ینی بەڕاستی ئەبێ ئەم شارە من لە ئەم بەرهەمەشە ئەوەم باس کردووە ئەبێ ئەم شارە ئاوادان کرێت ینی چراگەی هەڵکرێتەوە ئەم شارە بکرێتەوە بە شارەکەی جاران ئەم شارە ئیترە بێ ڕووکاتەوە خۆشی و شادی و گۆرانی و شعر و هونەر و شان و ئەو شتانە هەڵەبجە شارێکی ئەوە بەخۆ خۆ دەزانی ینی بەوە ناوبانگ. من بەداخەون تەبان هەتا ئێستش کورد نەیتوانیوە کارەساتەکانی بگۆڕێ بۆ کللتور کارەساتەکانی بگۆڕێ بۆ هەستانەوە کارساتەکانی بگۆڕێ بۆ دروستکردنی دەوڵەت بۆ پێکەوە ژیان بۆ ئاشتی زۆر جێگەی داخە کە میلەتان کە زۆر لە میلەتی کورد لە ڕووی ژمارەوە کەمترن لەوە چێ هەندێکیان کەمتر لە میلەتی کوردی شایستەتر بن بە دەوڵەت بە کیان بە پێکەوە ژیان بە شارستانیت بەداخەوە ئێمە تا ئێستاش نەمانتوانیەوە ئەوە بکەین کەم تەرخەمێکی گەورەی سەرکردەکانی تایە سەرکردەکان ڕنگدانەوەی گەورەیان هەیە لە ژیانی سیاسی و ئابووری و کاریگەڕیا بۆیە دەبوو وانە بووە دەبوو ئێمەکە بەهاتینایەتە هەڵەبجە نەک مۆنۆمنتێک چەند مۆنۆمنت چەند شوێنێک هەبێت کە ئەو یادە و دۆکیمنتکە و خەڵک بە شێوەیەکی بە بەرنامە سەردانی بکە و نەوەکانمان بزانن کە باپیرانیان باوکیان چیان لێ هاتووە و ئەو ڕووداوانەی بەسەر ژیانی کووردا گوزەریان کردووە کامانە بوون. گۆرانی بە تەنها جێمێڵ نازانیت لە مەکتەب فێران نەکردیت؟ گۆرانی بە تەنها جێمێڵ نایزانیت؟ فێران نەکردیت؟ بە تەنها جێمێڵ نایزانیت؟ فێران نەکرد لە مەکتەب؟ نایزانی؟ فێران نەکردی مەسەن ئەم گۆرانەیە بۆ هەڵەبجە و مناڵی هەڵەبجە؟ نەخێر. مامۆستاکان فێری چیان کردو؟ فێری خوێندی ناکردن. سرودیان نەکرد مەسەن چ سرودێک بۆ هەڵەبجە؟ نازانم. سرودێکیان بۆ هەڵەبجە فێر نەخێر. ئەوە گۆرانی بە تەنها جێمێڵن گۆرانەیە کە بۆ هەڵەبجە وتراوە کە لەلایەن شاعیری ناسایی کورد ڕەفیق سابیرەوە ئەم با بڵین ئەم شعرە نووسراوەتەوە وەختی خۆی هونەرمەند هێدی ئەم گۆرانی وت وتارە ڕەسوولیش ئەم گۆرانی و تۆ گوێتان لێ نەبووە؟ لە تەلەڤیزیۆن گوێتان لێ نەبووە؟ لە تەلەڤیزیۆن بەس ماسەوەی باس لەبەرمان زۆر لەبەرتانی ئێتر بۆمان لەبەر ناچێت. شیفای غەریبی شکانی سەرخەوێکە لە باوەشی هەڵەبجەیە لە هەر شوێنێ بی ئەگەڕێنەوە بۆ ئەبێ و سەرخەوە لە هەڵەبجەیە بشکێنی جارێکی تر لە هەر شوێنێ بی. ئێمە هیوای بەختەوەری و خۆشگوزەرانی بۆ شاری هەڵەبجە و بۆ شارەکانی هەرێمی کوردستانە خوازین ئەگەر هیوا بێت بە تەنها و ئەم هیوایانە بێنێتی لەگەڵ ئەم مناڵانی شاری هەڵەبجەوە ئەم گەنجە خۆشەویستانەیە ئێمە کۆتایی بە بەرنامەکەمان هێنین تا بەرنامەی داهاتوو بخواتان ئەسپێنین کاتێکی شاد خواتان لەگەڵ. سڵاوتان لێبێت بیرم لە شتێکە کردەوە بە دوای ڕۆژێکی خۆشە ئەگەڕم لە سبەینەیە